بیرانی خۆشەویستی پرۆگرامی ئاراستە هەروواکە زانن باس و بابەتی ئیمڕۆمان لەسەر وەرگێران بە زوانی کوردیە. هەر بەم بۆنەوە مێمانێک عەزیزمان هەست، خاتوونێک تەوانە کە لەسەر وەرگێران بە زوانی کوردی و چەندانە ئاساری هەست، چەندانە کتێوی هەست، حینە خەمەتیانە با خۆی فرەتر بە ئێمە بناسێنێ. بەخێر بێن خاتوون، خۆتان بۆ بینەرەکانمان بناسێنن. من ناوم هەڵاڵەیە، ناوی بنەماڵەیم حسێنیە، لە دایکبووی شاری سەقزم و ماوەی شاید تر لە 20 ساڵە دانیشتووی شاری سنەم. بەخێر بێن. خۆش بێن، سپاس دەکەم. با لەسەر وەرگێران بە زوان کوردیەوە بۆمان قسە بکەن خاتوو هەڵاڵە. وەرگێڕان بەشێکی گرنگە لە ئەدەبیاتە لە تەواو دنیا. لە ڕێگەی وەرگێڕانەوە بە هەر زوانێت تۆ لە هەر زوانێکەوە بۆ زوانێکی تر کە وەرگێڕانەکەی کتێو لەگەڵ مێژوو و دابوونەریت و بیر و ئەندیشە و فەرهەنگی ئەو وڵاتە ئاشناوی. ئەمە پەنجەرەیە لە زێن و بیری ئینسانە ئەکاتەوە کە ئاستی بیر و ئەندیشەی بەرفراوانترەکە، پەرەی پێیا و گەورەتریەکە. چۆن بوو خۆتان وەرگێڕانیش چۆن بوو خۆتان هاتنە سەمت وەرگێڕانەوە؟ شاید بێژم 6 ساڵی لەمەوبەر چوون بۆ کلاسی کوردی کە کوردی فێربم، نووسینی کوردی خوێن و نووسینی کوردی بەخۆیەوە ئێمە لە قوتابخانە فێر ناوین. ئیتر لەوێ خولەکانی وا بوو کە خولی وەرگێڕانیشی بوو، یەکێ لە خولەکانی کەمان تێپەڕمان نەکرد وەرگێڕان بوو. ئیتر هەلێەوە من خۆم هۆگری وەرگێڕان بوو، حەزم پێکرد و دەستمدا وەرگێڕانی ئەم کتێوانە کە ئێستا لە خزمەتانایە و پێشکەشی کتێوخانەی کوردیم کردن. دەستان خۆش بێ. ئێوە چەندانە ئاسارتان هەست، چەندانە ئەسەرتان هەست کە لە زوانی فارسی و یا لە زوانێکتر هەڵتان گەڕانگەسەوە بە کوردی؟ وەڵام من 3-4 کارم ئەنجامدا لە زوانی فارسی و بۆ کوردی. دوودانێ ئەمەیە لە خزمەتانەکە هێن خۆمە دوودانێشی بە پێشنیار دوودانە نووسەر بوون کە خۆیان کارەکەیان بە زوانی فارسی ئەنجامدا و کە حەزیان کرد بیکەن بە کوردی و پێم وایە هێشتا چاپ نەکرا، ئەنجام درا کارەکانی، ینی وەرگێڕانەکەی تەواو بووە چۆ بۆ چاپ لەو دیوە. ئێوە ئەم کارتانە کردگا بە ئەم کارە ئەنجامئان بیر و بڕواتان چۆنە لەسەرەوەی کە وەرگێڕان بۆ کوردی چ تەئسیرێکی هەست بە من کۆمەڵگای ئێمە، بە من زوانی ئێمە، حفزی زوانی کوردیە ئێمە؟ بەڵێ، وەرگێڕان کاریگەری زۆرە، چون تۆ زۆرمان زوانەکانی دنیا نازانین بەگشتی. کتێوی باشمان هەیە بە زوانی ئینگلیسی، فەڕەنسا، ئەڵمانیە، فارسی یا هەر زوانێکی تر، و تۆ گەرگەرەکە بێ خەڵکی کورد کە ئەو زوانانە نازانن یا ناتوانن پێ بخوێنەوە تێبگەن کە چی ئێژن چی ئەوترێ، بەشەی دەست بیتە وەرگێڕان ئەو کتێوانە وەرگێڕی بەسەر زوانەکەی خۆتە. ئەمە هەم کتێوخانەی کوردی بە ڕای من زۆر دەوڵەمەند ناکات، چون تۆ ئەگەر میشای فارسەکانیشکەی ئەگەر ئەچیتە کتێو فرۆشیەکان شاید 3-4 قەفەسیان هەر کتێوەکان کتێوهای بێت کە وەرگێڕێت. کتێوگەل ئێمە کتێوخانەکان ئێمە جێگەی کتێو کوردیان فرەکەمە، وڵێ قەفەسەگەل ترکێتەوە شاکەی کتێوگەل ترمان هەست. خۆ بە نەزەرە ئێوە چەندێک ئەتوانین ئێمە لەسەرەمە کار بکەین، چۆن ئێمە واقعان سری کتێوگەل قەدیم کتێوگەلمان هەست کە کوردی بووبنەوەیسە چاپ و ناون و دوارە. وڵا کێشە زانی چۆنە چەند هۆکاری هەیە، یەکێکەوەی کە مەردم زۆر خەڵکی ئێمە زۆر پێشوازی ناکەن لە کتێو کوردی، ینی کتێو کوردی ناخوێنەوە. هۆکاری شێوەیە نازانن، ینی کوردی خوێندنەوەیان لاوازە، جوان بە زوانەکەی خۆیان ئاشنا نین، بەخۆی ئەوەی خۆ ئێمە لە مەدرسان چون نایخوێنین نازانین. فارسیەکە بۆیان ڕاحەترە، ئەوەیە کە ئیستقبال ناکرێت. یەکێکی شێوەیە کە مەسەن منێکە کتێو وەرەگێڕم گشت هەزینەکانی تێچووەکانی لە پای خۆمە، هیچ کەسە یارمەتی من ناکە کتێو چاپ بکەم، نە چاپەمەنیەکان، نە شوێنێک، نە بنکەیەک، نە ئەنجومەنێ، هیچ شوەیەک نییە. ئەوەیش خۆ شارێ ئابووری ئەخاتە سەر ئەو کەسە کە وەرگێڕانەکات و کتێو چاپەکە. یەکێ لە هۆکارەکانیشی شایدەوە بێت کەمە کتێوی کوردی
ئەشێ چە بکەین تێک نەچێت وڵا ئەشێ ئەو شوێنانە کە دەستیان ئەڕوا وەکو بە بڕوای من دانشگا کورسان وەکو چاپەمەنیەکان شوێن هایە بن کە یارمەتی دەربن بۆ کەسی وەرگێڕ یان نووسەر یا شاعر چۆن زۆریان بەڕاستی من زۆر کەسە ناسم کە کاری کردە و ناتوانێت چاپیکە چون نیەتی هەزینەکەی بات بە نظر نەشێ شوێنهای پێک بێت حتا خەڵکیش بە نظر ئەتوانەوانێت کە لە بوار ماڵیەوە باشە دەستیانەڕوا کۆمەککەن بەو شوێنە فەرهەنگیانە بە کۆمەککەن بەو کەسانی کە خەریکەم کارانن دەستیان بگرن کە بتوانن بەم کارانە کتێبخانەی کوردی دەوڵەمەندترکەن بە کاری زۆرتر بخەن ناو کتێبخانەی کوردی کتێبخانەی کوردیەگەر دەوڵەمەندەوەکەینەوە چە بکەین بۆ خوێندنەوەی بۆیە کە خەڵکو و مردم و مناڵ هەر لە مناڵی ڕوو بێرەوە کە کتێبی کوردیش فێر بێ بخوێنێ دروستە وڵا ئەوەڵ کارەوەی بنەماڵە زۆر گرنگە مەسەلەن منی دایک لە ماڵەوە گرنگی بم بە زوانەکەم و هەوڵ بەم تا ئەوجێ ئەتوانم وشەی فارسی عەرەبی لە قسەکردنمان نەبێ کەمتر بێ هەر لە مناڵیەوە خۆ کتێب و مناڵانی کوردیشمان زۆرە گوێ مناڵەکەم بەوە ئاشناکەم لەوەی بۆ بخوێنەوە هەر لە ساواییەوە هەر لە کۆرپەیەوە تۆ شێری کوردی بۆ بخوێنی چیرۆکی کوردی بۆ بخوێنی دوایەوەیش ئیسە کە مناڵەکان گەوراون زۆر شوێن هەیە لە شارەکانە زۆر فێرگە هەیە کە زوانی کوردی فێرەکەن وە سەختیش نییە تەنانەت ئەبینی زۆر کەسیش بە ئانلاین فێرەکە بازم بڕوام وایە کە بناماڵە مامۆستای قوتابخانەکان نتوان مناڵەکان هەن بن کە حتمما بچن فێری خوێن و بڕوای ئێوە زوانی کوردی لەسەر فەرهەنگ و کولتوری خۆمان ئەگەر چەندێک تەئسیری هەست کاریگەری زۆرە تۆ ئەو جۆرە کە مثل من دایکم من ئەو جۆری کە بە زوانی خۆم ئەتوانم مناڵەکەم بلاوێنمەوە بە قوربان و ساقەی بم لایلایی بۆ بخوێنم چۆن نتوان بە زوانێکی تر ئەو هەست و ئەحساسی خۆمی پێ بگێرم زوانی کوردی زۆر گرنگە تۆ بەجلەکە تا بە لیباسەکە تا بە فەرهەنگەکە تا بە ئاداب و ڕسومێک کە هەمانە لە نەورۆز و جەژن و زەماون و مناڵبوون و ئەم جۆرە شتانە گشتی زوانەکە ئەم شتە ئەگوازێتەوە بە لێ ڕێگەی زوان و هەڵسوکەوتەوەیە کە تۆ ئەم فەرهەنگەی خۆت ئەگری ئەم مێژوەی خۆت ئەگری ئەگەر نەمێنێ زوانەکە نەمێنێ گشتی ئەفەوتێ یا ئەچێتە ناو فەرهەنگێکی ترۆیاکێتر بە ناو خۆیەوە ئەیوات بە تۆ شتێ لە کوردی نامێنێ ئەگەر ئێمە هەڵگەڕینەوە بینەوە بۆ بەحسێ ئەلمیتر و دانیشگا و زانکۆ و بەرەو کتێوگەل مەرجع بڕین فرەی کتێوگەل مەرجعمان وەرنەگیڕاگەسەوە یانێ هەر بە زوانی فارسی یا زوانی گەلێ ترا لەسە ئینگلیسی یا فەڕەنسە زوانگەلێ لاتین هەرچێک عەرەبی بۆ ئەمان ناشێ چە بکەین وەڵام پێم وا بێ یەکێ لەو شتانە کە ئەو زانستەکان بەگشتی زانستی تەجروبی بێ مرۆڤی بێ یا هەر کامە زانستەکان زانستە مرۆڤایەکان منزور مەبەستم عولوم ئینسانیە شاید زیاتر وەرگێڕایەتەوە بە کوردی وەلێ ریاضی و فیزیک و چوزانم پزیشکی و ئەم جۆرە شتانە شاید کەمتر کتێوی مەرجەعمان بێ هۆکاری شێوەیە شاید داخوازی کەمە یعنی خەڵک ئەو کەسانی کە خەریکە و کارانن زۆر بە پێویستی نازانن ئەو شتیان بێت چون مەرجە یا فارسی لەبەردەستیانایە زۆربەی بە فارسی وەرگێڕرا عالم بەشەی کوردستان خۆمانە یەکێکیشی ئەوەیە کە زۆر کەس شاید توانای ئەوەی نەوێ ئەوە وەرگێڕێتەوە چونەوە کارێکی پسپۆڕانەیە کارێکی تەخەسوسیە ڕنگ بێ بڵێ سەخت بێ وەرگێڕانەکەی بۆ سەر زوان مامۆستاگەلێکە لەو حەدا بۆچی نا هەسمان مامۆستای فرەخاسمان هەست کە توانن لەو بوارە کارکەن وەلێ دیسان ئەوی هۆکارهایەکی هەیە ڕێگری هەیە لە بردەمیانە وەکو یانێ بەرگیریشمان هەست لە بەڵێ مەسەلەن جیالەوەی کە نووسەرەکە مامۆستاکە خۆی ئەتوانێت ئەرێ مامۆسامان هەست وەلێ بازم بەرگیری هەست لایەنێ ترۆبەریانە بڵێ لە ڕێگە هایە ترۆیە ئیسەیە شوێنێ نییە پاڵپشتیان بکە بۆ ئەوەی کە کارەکە بکەن یا داوان لە بوارە مادیەکەیەوە بڵێ سەختە تۆ تێچووی زۆرە
تۆ کاری کتێوەکەی کتێوە وەرەگێڕی تێکوی زۆرە بۆ ئۆرگانەکان چەپاڵ پشتی ناکەن وەڵڵا من تایسنم دیگە یعنی ئێوە ینی من خۆمە من بە یەکێکی لە کتێوەکان کە هەزینەکەی گشتی مەسە من خۆم کارم کرد هەزینەکەی گشتی لە پای خۆم بووە دوایەوەش بڵاوی ناکەنەوە چاپەمەنیەکان ئەسڵەن هیچ یارمەتیەکت نان کە تۆ ئەم کتێوە بڵاو بکەیت تۆ بتوانانی بیفرۆشی شتان نییە خۆ کەس لەبین ئێوە ئەو چاپمەنیگە لە بێت کە کتێوەکانتان بۆ لە بەحسێ فرۆشیە پەخش بۆ کتێوفرۆشیەکانە وڵا هەیە چەند جێگەی هەیە ولی ئەوانیش ئەو نەدەرسەدێ فرە داوا ئەکەن کە ئیتر هیچێک بۆ منی وەرگێڕ ینی هەزینەکە ئەسڵەکەیشم بۆ ناگەڕێتەوە ینی وڵا ئێمە فرۆشێ زۆر کەممان بووە من هەرچەند کەمیش چەندانەی کەم کتێوەکان تیراژێ زۆرم چاپ نەکردەوە لێ زۆری ماتۆ هەروە زۆری یا هەدیە کردە بڕێکیشی کەمی فرۆشیە لە چەند کتێوخانە و لە فێرگەکانە و ئیتر هەروە ماستۆ یانێ هەڵا خانم کتێویش کاغەز گران بووگە یەکێ لە دلیلەکانیە کە مردم هەر کەمتر کتێوە خوێن باتەوەجو بە شرایط ئابووریمان خەڵکیش کەمترە خوێندنەوە یانێ خوێندنەوەیان کەم لە ئیسە فەزای ئانلاینمان هەست فەزای مەجازیمان هەست شتێککە بزانێ یا سرچی ئەکەن یا لە تەرێق فەزای مەجازی و ئیطلاعاتێکەکەم بەدەستێن و فکرەکەن کافیە وەلێ چاپێک کتێو خۆی بەحسێکی جیاوازە چاپێک کتێوێ کوردیش بازم بەحسی جیاوازە وەلێ لە هەردووکیە بەحسی گرانیە کتێوەکە هەر دەخیلە یانێ ئەتوانێ بێتە باعث ئەوە وەلێ باتەوەجو بەوەی شەو ئێمە بازمەتوانین کتێو بسێنین ئێوە چ قسێکتانست بۆ خانەوادەکان کە مناڵەکەی هەست پوڵی کە ئەیا بە مناڵەکەی ئەو مناڵاتوانێ بڕێ بەسێ ئینتەرنێتی پێ بسێنێ بڕێتە دەرەوە دەرەوچوونیە سەکڕفەکانی بەشێکیشی دابنێت بۆ سندنێک کتێو چ بە ساو کتێوە کتێوی کوردی بێت ئەماشی لە نەماڵەکانەوە شروع بێت وانە دی چ قسێکتان بۆ دایکێک و باوکێک چۆن ئەم مناڵە تەرغیب بکەن بەرەو ئەم ڕێگە کتێوی بە زوان خۆمان بخۆێنە بە زوانە خۆمان کولتورە خۆمان حفظکەین دروستە من بنەماڵە زۆر دەتوانێ زۆر کارەتوانێت بەڵێ زۆر دەتوانێت منی دایکە گەر خۆم کتێو بگرم بەدەستمەوە کەم باشترین هاندەر بێ بۆ مناڵەکەم ئەو چاو لە منەکە من هەر لە مناڵیەوە ئەو ئەبینێ کە من حەزەکەم بە کتێوە خوێنمەوە کتێو بۆ مناڵەکەم بخوێنمەوە کتێوی کوردی بۆ بخوێنمەوە کە گوێ و زێنی ئاشنا بێ بە وشەی کوردی بە زوانەکەی خۆی ئێمە خۆمان منێکی خۆم ئەوەی کە وشەی فارسی لە مێشکمایە شاید یەک چوارمەوە وشەی کوردی لە مێشکما بێ هەرچەند کاری شەکەم و ئەیش نووسم و ئەیش خوێنم زۆر کوردی ئەوەیە کە خانەوادەکان ئەتوانن مەسەلەن تۆ پوڵای بە مناڵەکە و لە مانگە بێژە من ئاوە گەرەکمایم ڕۆ بچم کتێب بسێنم تۆش بێ کتێوێ بۆ خۆت بسێنە بە دڵی خۆت بێ بڕۆین کتێوە هەڵبژێرە با بێ کۆ بیسێنین بەداخەوە زۆربەی لە ماڵەکان بە تایبەت دایکەکان گرنگی نان بە خوێندنەوەی کتێو ناخوێنەوە مناڵەکانیش شتایەتر بۆیان گرنگە مناڵەکانیشی تر چاو لە ڕفتار و کردار و هەڵس و کەوتی دایک و باوکەکەن لەوانەوە فێرەون یەکەم قوتابخانەی هەر مناڵێ بنەماڵەیەتی و ماڵۆیە بنەماڵە زۆر گرنگە و زۆر کاریگەری هەیە لەسەر کەسایەتی مناڵ دوای ئەوەش کە چنە قوتابخانە مامۆستاکانیان دیسان نەتوانن زۆر هاندەر بن بۆ ئەوەی کە کتێب بخوێنەوە بە تایبەت بە زمانی کوردی و بە زمانی دایکی خۆیان بۆ دوایین پرسیار هاتووەڵاڵە چه قسەیتانەست بۆ بینەرەکانمان ڕوو بە دووربینەکەمان کە لەسەر وەرگێڕانی بە زمانی کوردی خوێندنەوەی کتێبی کوردی بۆ ئەوەی کە زمانی کوردیمان تێک نەچێت وڵا داوا لە بینەرانی ئازیزەکەم حتمما پاڵپشتی بکەن لەو کەسانێک کە کتێو چاپەکەن کتێو وەرەگێڕن یارمەتیان بن کە کتێوەکان بسێن کە بتوانن دوبارە کارکەن و کتێوی تر چاپکەن و حتممە کتێو بە زوانی دایکیان بخوێنەوە حیفە ئەم زوانە لە ناو بچێ چون ئەو جۆرە کە منەی بینم ئەوەی کە خەڵک بەگشتی کتێو کەمە خوێنرێتەوە ناخوێنەوە مەردەخەوە بە کتێوی کوردی هەر زۆر کەمتر ئەخوێننەوە
هەوڵ بن حتمما زوانی دایکیان فێر بن. خوێندن نووسین ئەسڵەن سەخت نییە بۆ ئێمە کە زوانی خۆمانە لە مانگێکا جوان فێرە بن و تا ئەو جێگە کە ئەتوانن کتێب کوردی بخوێنبنەوە و پاڵپشت بن بۆ ئەو کەسانێک کە کاری وەرگێڕانەکەن کتێوەکانیان بسێن کە بتوان دواتر کاری باشتر و باشتر پێشکەش بە کتێبخانەی کوردی دەستخۆشیتەکەم خاتە هەڵاڵی عەزیز میوانی ئیمڕۆمان بوون سپاسانەکەم دەستان خۆش بێ مەمنونم لێتان بینەرانی عەزیزم هیوادارم لەم بەشەی بەرنامەمان لەزەتان بردوێت با بڕین دوارەتینەوە خەمەتتان بەهۆی بارودۆخی خراپی ئابووری لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و نەبوونی هیچ پاڵپشتێکی حکوومەت بۆ بواری چاپ و گۆڤار بە زمانی کوردی بەداخەوا لە ڕۆژهەڵاتی کوردستان گۆڤار و بڵاوۆکەکان لە ژمارەی قامگەکانی دەستێ ناپەڕن ئەوانەی کە هەشن بە هەوڵ و ماندووبوونی نووسەرانی دڵسۆزە کە بێ هیچ چاوەڕوانیەک و تەنانەت لە زاری ماڵ و منداڵی خۆیانی دەگێڕنەوە و لەو بوارەدا خەرجی دەکەن و ناهێڵن لاپەڕەی گۆڤار و بڵاوۆکەکان بە زمانی کوردی بەڕووی خوێنەرانی کووردا داخرێن هەرچەندە جگەلەوەی کە بە خۆبەخشی و بە بێدەرەتانی لە بواری مادیەوە بەڕێوەی دەبن دەیان مەڵپەڕی مۆڵەت و کێشە لەسەر بابەت و نووسینەکانیان بۆ دروست دەکرێت و زۆر جاریش تووشی گیر و گرفت دەبن بەڵام واش بێ خەڵات و بەرات لە چالاکی ناوەستن و خزمەت بە بواری زمان و ئەدەبی کوردی دەکەن های نەخەمەت مێمانێکی دیکەمان خاتوونێکی زانا کە ئەوانیش چەند کتێوێکیان هەست کە وەریان گێڕاگەسەوە بە زوانی کوردی ئەو جۆرەکە من تێکیانە قسەم کرد ئەو یەکێ لە کتێوگەلێک کە گەڕاندەگیانەسەوە بە زوانێ کوردی کتێوێک فەلسەفیە ئێمە کتێوگەلێ فەلسەفا خوێنین ئیساگەربین بە زوانی تربی خوێنین خۆی سەقیل و سەختە ئەشێ وەختی بۆ دابنی تا لێ حاڵیبی دەرکی بکەی وەلێ بۆم فرە خۆش بوو کە قسەم کردەکیانە مێمانەکەمان وتیان من کتێوێ فەلسەفیم گەڕانگەسەوە بە کوردی و ئەمە جێگەی شانازیە هەزەکەم پێتانی بناسێنم با وتوێژەکەمان دەست پێ بکەین بەخێر بێن خاتوون خۆشبی مەمنونە منیش سڵاوڕێزم هەست لە خەمەتەوە کە عەزیزەکانتانە من کەژاڵم حەمیدی دانیشتووی شار سنە و لە دایکی شار سنە 35 ساڵ تەمەنمەوە ماوەی 6-7 ساڵێکە خەریک کاری کوردی خوێندن و نووسین و وەرگێڕانە بەخێر بێن سپاسانەکە بەخێر بێن دەستیشتان خۆش بێت چەند ساڵە خەریکارن ڕاستیەکەی نزیکەی 3-4 ساڵە بەردەوام خەریکی کاری وەرگێڕانم وەێ خۆ پێش لەوە تا فێرە زوانی کوردی بووین و ئەمانەش نزیکەی 6-7 ساڵێک توولی کێشە چۆن بوو کە وەرگێڕانتان هەڵبژارد لە بین تۆ کارگەڵیوان بکەن وەڵام من هەر بە هۆی هۆگربوونمەوە بە زوان کوردی ئەوەی کە حەزمە کرد کتێوێک بە زوان خۆم بە زوان دایکی خۆم پێشکەش واراستی کتێبخانەی کوردی کەم دەستم بۆ ئەم کارە برد و بوێرین بە خۆمدا و قەڵەمم بەدەستەوە گرت و کاری وەرگێڕانم دەست پێ کرد کتێوە کوردی لە قوتابخانەکانمانە فرەکەمە و ئەمە جێگەی شانازیە کەسانی وەک ئێوە کار بکەن لەسەر زوانی کوردی کە قەفەسەگەل کتێومان بە زوانی کوردی کتێوگەلێک کە وەرگێریاوێتەوە بە کوردی خۆمان پڕ بێتەوە بەداخەوە جێگەی فرەفرە کەمە کار لەسەری نەکریاگا بوومان قەبلەن بووگە سری کتێوگەلمان بووگە ئیسە چاپۆنەوە گەسەوە پێشنیارتان چەست بۆ ئەوەی کە مردمیش جیا لەوەی کە جەنابەت وە کەسانێک وەک ئێوە کتێوێک بە زوانی کوردی هەڵەگەڕنەوە و پێشکەشیەکان بە مردمەشێ چە بکەن لە جواویە والله ئیتر من ئەتوانم بێژم ئەمە تەنیا قسەی من یا قسەی فرە کەسکە لە پێشنیارمەوەسە فێر بن کوردی فێر بن کوردی خوێندن کوردی نووسین فێر بن تا بتان کتێوەکانمان بخوێننەوە ئێمە کتێو کوردی باشیش زۆرمان هەست ڕۆمان نووس قەشەngمان هەست بەڵام بەداخەوە کتێوەکانیان ناخوێنگەیتەوە بەتایبەت لە وڵات خۆمانە لە ڕۆژهەڵات خۆمانە چۆن ئێمە فرەتر هەر لە مناڵیەوە کاتێ ئەڕینە مەدرسە هەروانەمان بە زمان فارسی فارسی فێرەوین ئەوە ئەم زمان فارسیە زاڵ بۆ سەرمانە کە زوانەکەی خۆمان کەوتێتە پراوێز و لەبیرمان کردە ئیسا ئەگەر ئێمە بین ئەم غەدرە لە خۆمان کریاگەوە خۆشمان بازەمان غەدرە لە خۆمان کەین و پشتگوێ بخەین و فەرامۆشیکەین خۆ 100% لە ناوەچەی زوانەکەمان وەلێ بین فێری بین هەوڵ بین تێکۆشین کە ئەم زوانە فێر بین و فێر ئەوانەیە کە نازانن فێریان بکەین هانیان بین کە فێر بن بە زوانەکەمان لە ناو نەچێت و
100% ئەگەر ببن زوانەکەمانە زاڵبین ئەتوانین بنووسین بخوێنین من ئەماشە لەکوێ دەست پێکا خۆم بە زوان خۆم دەرببڕم ئەشە لەکوێ دەست لە پێکا بنەماڵەوە ئەشێ دەست پێک بە ئێوە ئێژن لە بنەماڵەوە دەست پێکایوە خۆتان چەند ساڵە خەریکی وەرگێڕانی کتێون بەرەو زمانی خۆمان زوانی کوردی هەروە کە من زانی قسەمان کرد بە یەکە و کەنیشکێک زەریف و خنجیلانە هانست کە ئەوانیش علاقەیان پیا کردگە بە نووسین وا دیارە نووسەر بن و مەخصوسەن بە نووسین بە زوانی کوردی فێربوون زوانی کوردی و نووسینی بە زوانی کوردی و وەرگێڕانی کتێوگەل بە کوردی چه تەسیرێکی بووگە بەسەر بنەماڵەتانەوە زۆر کاریگەر بووە من خۆم بە ماوەی ساڵێک بە شێواز خۆبەخشانە هەر لە قوتابخانەی کچەکە ماوانەی کوردی موتەوە نەتەنیا کچەکەم زۆربەی لە هاوڕێیەکانیشی فرە هۆگر بوون بە زوان کوردی و ئەسڵەن شاعرەکانمانیان ناناسی ڕۆمانەکانمانیان ناسی کاتێ ناسییان کاتێ زانیان بە زوان کوردی بخوێنن بنووسن ناوخۆیان بنووسن یا نامێک بچوک بنووسن بۆ دایکیان فرە خۆشیان هات لە زوانەکە و ئایسێش کە چەند ساڵی لێ تێپەڕ بووە بازم هەم لە پەیوەندی لە تێکیانە و شعرە نووسن بێنابین داستان کورتە چیرۆکە نووسن و بۆمی ئەنێرن کەواتە ئەمە ئەرکی سەرشان ئێمەز بنەماڵە دایک باوک کە مناڵەکەمان فێر زوان کوردی کەین و کارێکین کە هۆگر ئەو زوانە بە کاتە مناڵەکەم من دوێنێ کە کتێو ها بەدەستمەوە کتێو کوردی ئەخوێنمەوە شعر کوردی ئەخوێنمەوە یا شاعرە کوردیەکان پێ ئەناسێنم یا حەدەقەل لە ناو کتێوخانەکەمە چواردانە دیوان شعر کوردیم هەست بێگومان ئەویش ئەکیشیە بۆ سەمتوسوە و پێ خۆشەکە فێر بێت یانێ لە بنەماڵە و دایکەکەشی دەست پێکا باوەکە دەست پێکا تا ئەو مناڵیشە زوان دایکی 100% باز من ئێژم ئەمە ئەرکێکە کە زۆرتر لە سەرشان دایکیشە تا باوک دروستە فەرمون با تەوەجۆ بۆ یە کە لەم زەمانە فرێک لە دایکگەل ئەوە نین لە بیرێک کتێو خوێندن ئیسا بەبوونی دەسەڵاتیانە ناتوانن ئەو نەبسێنن دەسەڵاتی ئابوووریان بەبوونیەوەی کە نا دەرگیر ماڵ و مناڵ گەورەکردن و تووشی سریگیر و گرفتگەلترن بۆ دایکگەل چه قسەیتان هەست لەم بوارە وڵات بۆ دایکە وەک خاتوونێکە کتێوێکی گەڕانگەسەوە بۆ کوردی تا ئەو جێگە کە ئەتوانن ئێمە هەمانە هەمیشە پارە دابینەکەین بۆ شتهایی کە ڕەنگە ساڵهایش کەڵکی لێ وەرنەگرین بەڵام من داخوازیم ئەوەیە لە دایکان کە کتێو بسێنن حتا قەلی ساڵێ 2-3 دانە کتێو بسێنن کیسە ئەیژن کتێو گرانە ناتوانین دەست ناگەوێ مانگێ جارێک کتێو بسێنین ساڵی 2-3 کتێو بسێنن هەر ئەوەی کە مناڵەکە ببینێ دایکەکە خەریکە کتێو ئەخوێنێ کتێو ئەسێنێ کتێو هابەدەسێ و ئەمە بۆ خۆی فەرهەنگێکە کە پەرەی پێ ئەدرێ لە ناو بنەماڵا و مناڵەکەیش فێرە و کارە بێ دروستە فەرمون با کەمێکیش لەسەر کتێوەکەی خۆتانە باسکەین چەندانە کتێوتان چاپ بووبە چەند کتێوتان وەرگێڕاگەسەوە بۆ کوردی کاری وەرگێڕان زۆرم ئەنجامداگە بەڵام کتێوێکە تەنیا کتێوێکە چاپم گرگەوتوانی مە چاپیکەم کتێوێکە بەناو تەنیایی پڕ لە هەرا یەکێ لە بەرهەبە هەرە بەناوبانگەکانی نووسەری گەورەمان بێهۆمێر هێراباڵ لە فارسیەوە وەرم گەڕا سەر زمان دایکیمان و ئیسەیش چەندین کار پەخش و پڵاو بەدەستمەوە و بۆ وەرگێڕانی زۆرتر هەواڵەکەم هەواڵی پزیشکی و ئابووری و فەنیاری تەکنۆلۆژی و لەسەر ماڵپەڕزایەڵە دادەنرێت پێتان خۆش نییە لەسەر مناڵانیشە کارکەن کتێوێ مناڵانیش بۆ کوردی هەڵگەڕنەوە مەخصوسەن شعرەکان کە ئێمە ئەم شتە لە مناڵی و فێر مناڵەکان کەین دایکەکە شعرێکە خوێنێ بۆ مناڵەکەی بە کوردی بیخوێنێتەوە ناکرگێ بۆ تا وڵا ئەکرگێ بەڵام پێم وایە لە حیتەی زانست و ئاگاداری منان نییە چۆن کارکردن بۆ مناڵەکە یا ئەشێ ناشعرەکە هەر بە کوردی ئەگەر بە کوردی بوێژگێت کە فرە باشترە چۆن ئێمە کەلتورمان فەرهەنگمان فولکلۆرمان بە حەدێ دەوڵەمەنە کە ئەتوانین خۆمان لەسەر ئەوانەی کە خۆمان هەمانە کارکەین بەڵام ئەو کاریشەکەیەوە ئێژن ئەکرگێوە لێ من نەم کردووە و ئەکرگێت ئەم کارە لە هەر بە سوورەتێک کولی بۆ چەندە بەڵێ ئەکرگێ کەسێکە بتانێت لەو حیتا لەو زەمینەی بوو منداڵان کە چۆن کارکردن بۆ منداڵ بەڕاستی ئەستەمە
حکوومەت لە کوردستان لە ڕێگەی کەناڵ و رادیۆ و هەموو ناوەندەکانی ڕاگەیاندنەوە خەریکی زاڵکردنی زمانی فارسیە بەسەر زمانی کوردیدا. ئەو هەوڵە شکست خواردووەی حکوومەت لە ڕێگەی چەندین بەرنامە و پێشکەشکارەوەیە کەوا نیشان دەدات زمانی کوردی زمانی خەڵکێکی دواکەوتوویە و زمانی فارسی نیشانەی شارستانیەت و پێشکەوتوویە و پێشکەشکاری چەندین بەرنمەیان داناوە کە بە زمانێکی تێکە بە فارسی لە بەرنامەدا قسە بکات و ئەوەش تەنیا بۆ تێکدانی زمانی منداڵانی کووردە و هەوڵێکی نەزۆکە کە چەندین دەیە لە کەناڵە بەناو کوردیەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان پەرەی پێدەدرێت. دەنا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەزاران شارەزای زمانی کوردی و شارەزا لە بواری ئەدەبی کوردی هەیە، بەڵام بۆچی کەڵک لە بەهرە و تواناکانی ئەوان وەرناگیرێ و تەنانەت لە هەڵبژاردننی میوانی بەرنمەکانیشدا کەسانێک بانگ دەکەن کە ئاستێکی زۆر نزمیان هەیە لە زمان و ئەدەبدا. بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ئاراستە هاتینەوە خەمەتتان لەگەڵ خاتوونێکی دیکە، میوانێکی دیکە، خاتوونێک پایە بەرز و زانان و سەرێک جیاواز تەواناکە ماوەی فرێک لە تەمەنیان دەرگیری ئەوە بووگن کە منداڵەکان فێری نووسین و خوێندنەوە بکەن و دوای ئەویشە دەستیان کردگە بە وەرگێڕانی کتێو بە زوانی دایکی و زوانی خۆمان. پێم خۆشە فرەچرتێکیان ئاشنابین و توێژەکەمان دەست پێ بکەین. فەرمون با لە خەمەتانەبی. خات و فەتحیە بەخێر بێن. سپاس دەکەم. منیش هەروە خۆتان بۆ بینەرەکانمان بناسێنن. فەتحیە ڕۆشەدی لە دایکبووی ساڵی 1330 هەتاوی شاری ستەم. بەخێراتن خات و فەتحیە. سپاس وایە. خاتون ئێوە بەر لەوەی کە دەست بێکەن بە کتێو نووسین مامۆستای زانکۆ بووبن، مامۆستای مەدرسە بووبن، وانە؟ مامۆستای قوتابخانە بووم، بەڵێ کۆلی سەرەتایی. 30 ساڵ ئەلفوبێ زمانی نامۆم بە منداڵانی ئەم شارە فێر کردووە، بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەلفوبێ زمانی دایکم نەدەزانین، تا ئەوەی کە ڕاژە فێرگەی ڕاژەم ناسی و کەزانین بە سەرپەرشتی مامۆستای پایەبەرز دکتۆر عەدنان بەرزەنجی بەڕێوە دەچێ چوومە ئێنەوە بەڕاستی بە ئاواتی دڵی خۆی بگەین. چۆن بوو ئێنەتانە ناسی بۆ شڕۆتان کرد بە وەڵڵا هەر حەزمە کرد فێر بم، ئاواتم پێ بوو لە دڵەوە ئاواتم پێ بوو کە زمان دایکی فێر بم و بنووسم و بخوێنم، تا ئەوەی کاروە ڕەد ئەومە چە دیم ئیطلاعیەکم دی و ئەمانە لەو دوایتر چوون بە شۆنیا هەر بە شۆن ئەدرسەکان چوون و لێنە مامۆستام دۆزیمە مامۆستام ناسی و لێنە بە ئاوات دڵی خۆم گەیشتم و مامۆستایش واقعەن هەنمیدا بۆ وەرگێڕان، بەڕاستی هەنمیدا. دەستیان خۆش بێ. دەست هەر لێرەوە سپاس یەکەم مەڕاستی. سپاس بۆ مامۆستاکەتان. خات و فەتحیە چەند کتێوتان وەرگێڕاگەسەوە بە زوانی خۆمان؟ وەڵڵا 3 کتێو تا ئێستا. یەکەمین کتێبم کە کتێبێک کە بەناو دوعای دەریا لە ئاغای خالد حسەینی نووسەری بەناوبانگی ئەفغانی ئەمریکیە، پزیشکی چە لە ئەمریکا دەژی. کتێوەکە لێرە هەڵە بەردەسمنەوە. ئەم کتێوە ڕۆمانە داستانە؟ ئەم کتێوە بە سەرهاتی کوڕە کوردێکە سووری بەناو ئالان کوردی کە بۆ ڕزگاربوونە دە شەڕ و نەهامەتیەکان لە دەریای مەدیتەرانە بەداخەوە لە ئاواکانە خنکاو ناوی بۆ هەتایی لە مێژوودا ماوە. خوا بیوەخشێت ئینشەڵڵا. و ئەوەی کە بە زوانی کوردی و زاراوەی سۆرانی وەرتانگێڕاگەسەوە. بەڵێ ئاغای خالد حسەینی شارەزای 3 زمانە: فارسی، فەڕەنسی، ئینگلیزی. ئێوە لە فارسی و گەڕاندتانە؟ بەڵام زۆربەی کتێوەکانی بە زبانی ئینگلیزیە. ئەم کتێو دوعای دەریا ئاغای میلادە فەشتەمی کردیگە بە فارسی و منیش کردمە بە کوردی زمانی دایکی. دوو کتێوتریشتان هەست خات و فەتحیە لە مورد ئەو کتێوگەلیشە بۆمان قسە بکەن. کتێوی دووبیشم کە کتێوێکە لە خوالی خۆشببوو دکتۆر ئیبراهیمی یونسی کە خەڵکی بانەس و گشتان بەڕاستی ئێناسن، پێویست ناکەم من لێرە سەبارەت بە ئەو نووسەرە پایە بەرزە قسە بکەم. 8 کتێوی لە زمان ئینگلیسیەوە بە فارسی وەرگێڕانگەسەوە، کتێوێکیش هەر لە فەڕەنسیەوە بۆ فارسی بازم. منیش دارێ لە ڕۆمانەکانی بەناو خۆشامەدی کردمەسە کوردی بە زمان دایکی خۆم. ئەویش هەر بۆ کوردی سۆرانی گەڕاندەکان؟ ئەویش هەر بە کوردی سۆرانی. بەڵێ. ئێوە کتێوەکانتان چاپ بوو بۆ داگتانەسە هاتکەسە ناو بازار بە دەستی مردمەوە کە بیخوێنن.
فرۆشی کتێوەکان هەن چۆن بوو بە؟ وەڵا ڕاستۆگەرەکە کتێ ئەوە ناخۆین یانی کتێوە خۆینمان کەمە بە تایبەت کتێوە کوردیەکان بەداخەوە سەدان جار بەداخەوە بەڵامی تر من هەر بۆ دڵخۆم هەر بە کادۆ داگمە بە هەدیە داگمە بە خەڵک بردممەسە کتێب فرۆشیەکانیش هەر نەفرۆشیاگە چەندانێکی بۆ چاپوشتەکەی خۆتان لە بەحسەوەی کە کتێوەکەتان وەرگێراگا بردگتانە بۆ پرۆسەی چاپ و جڵد و ویراستاری و توان مەراحلەکە ئەشێبی گوزەرنن ئەمانەکی پاڵپشتان بوو بە لە بواری ماڵیەکەیەوە هیچ کەسێک جوکە خۆم فقط خۆم هەرێ وەڵا گشتی خۆش چون واقعان بە دڵ ئێکم خۆم حەزەکەم خۆشم تێ لەم کارە بۆ دڵ خۆم ئێکم بۆ خەڵکەکە بێکم بۆ مناڵەکانێکم بەم باوجود ئەمانەی کە ئێوە خۆتاندا خۆتانەوە خەریکن مایەدانن ئسپانسەرێکتان نییە و فرۆشیشی کەمە بە بۆنەوەی کە خەڵکی کتێو کەمە خوێنەوە و ئەوەی کە کتێوەکەش بە زوانی کوردی هەڵبڕیاگەوە ئێمە فێر بووگین فرێتر بە زوانێکی تر کتێو بخوێنین تاور دەوردە زمانێکی گەرە تایمێکی گەرەکە کە بینەوە و فێریش بین کە عادەتکەین ڕووبکەین لە کتێو کوردیش باوجود ئەمانەی کە بۆ ئێوە هیچ قازانج و سوودێکی نەوەگە بازم ئەگەر بێت ئەو کاراکەن ئەرێوەڵە بۆچە بۆ دڵخۆم بۆ خەڵکەکەم بۆ نەتەوەکەم بەڕاستیەوە خەڵکتان خۆشکەرەکە ئەرێوەڵی کوردیتان خۆشکەرەکە زوان کوردیتان خۆشکەرەکە واقعان ئەرێ خوا ئێوە گەل لە ئێمە نەسێنێ ئێوە خاتون گەلێک کە هەروەک ئێوە بە جۆر گەلێک فرە گەورە خەریکن خەمەتەکەن بە خەڵکی کوردەواری کایە ئەرکی سەرشانمە بەڕاستی سپاس ئەوە گەورەی ئێوەس خات و فەتحیە بۆمان بێژن کە دایکەکانمان ئەشێچە بکەن خاتونەکانمان ئەشێچە بکەن کە بەرەو فەرهەنگێتر نەچین کوردی بپارێزین بەڕاستی یەکەمین مامۆستای ژیان دایکە مناڵ پەروەردەکە دایکە مناڵ فێڕێ و ڕەوشتەکات و ئێنێتە ناو کۆمەڵگا ئێنێتە ناو جەماوەل اینجا مامۆستای قوتابخانە دایک یەکەمین مامۆستاست یەکەمین مامۆستای ژیان دایکە کە ئەشی بەناو فێر دواتر بڕین دایکەکانمان حتا لایلاییەکانیان کوردی بوو بەڵێ بەڵێ زمزمەیانەکە لە گوێچکەوە مناڵە تاپخەفێچە بگێتەوە شعرگەل و شتگەلی تریشیان فێرکەن بە زوانی کوردی وەلێ ئیسە نا ئیسا بەرەو لایەکتر خەریکین ئەچین چە بکەین بە ئەمە بەڕاستی ئایسا بە جۆرێک ئەتوانین بژین زەر بە ئا لە زوانی کوردی خۆ ناژین زوانگەلێتر نەوێ بەڵێ ئێمە بەحسمان ئەوەسەکە زوانەکەی خۆمان بپارێزین ئەشەی چە بکەن ئیم ڕۆژمان مناڵەکانمان هان بین بۆ کتێب خوێندن بۆ زمان دایکی بڕۆن زمان دایکی فێر بن لەبەرە من مناڵەکان خۆم هەر بەر لە خۆم ئەوان لە زمان مامۆستا شەریفە چون بۆ قوتابخانە و زمان دایکی فێر بوون و منیش کە ئەوانە مامۆستا بوو نەمەتانی بە خاتر کاروبار و مناڵدار بوو لەمە دواییتر وەختی 20 ساڵێک هەب لە ماڵە باز نشست بوو ئێتر چوون بە سوراغی و خلاصە منیش بە ئاوا دڵخۆم گەیم شعرێکتان هەست لە بیرەوەریتانە لە ئایسا حزور زەهنتان هەست دووبەی تێ شعر کوردیمان بۆ بێژن فەرق ناکات بەڵێ باش شعرێک لە مامۆستا جەلال مەڵەکشا بەڕاستی مامۆستای گەورەی شارەکەم ڕاستی مامۆستای گەورەی شاری سنەبوو خوا لە خۆش بوو مامۆستا مەلەکشا مێژوو دەڵێ سەدان کەڕە گۆڕەپانی منیان کردە جەهەندەم و وڵاتێکیان تیا هەڵقرچان بەڵام هەرگیز نەیانتوانی دوو دیاردە لەسەر سیگی من بستەڵنەوە یەکیان کورد و ئەوی تریان وشێ پیرۆزی کوردستان دەستان خۆش بێ هەر لێرە ئەژین کە ئێمە جێگەی شانازیە بۆمان مامۆستایك ئاوا پایە بەرز هاوشاریمان بووبەوە جێگەی شانازی و مایە فتخارە بۆ ئێمە و هەموو نەسڵ کوردێ لە هەر جێگەی کە لە جیهاندا ژیانیان تێپەڕەکەن خات و فەتحیە بابینەوە سەر کتێوەکان خۆتان بینەوە سەر ئاسارێ خۆتان دوو کتێوێکە خۆتانتان معرفی کرد یەکێک تر لە کتێوەکانتان پێمان بناسێن ئەو کتێوەکە لە سەبارەت بەوە قسەمان نەکرد ئەوشمان پێ بناسێن سەرچە کتێ و سێمیشم کە لە فارسیەوە کردبوون بە کوردی ڕۆمانێکە لە نووسەرێکی بەناوبان کرماشانی بەناو عەلی محەممەد ئەفغانی
کتێبەکەیش ناوی سەنگی بەڕووی بافە کە من کردبمە بە کوردی بەردێک لەسەر باقەوە. دەستان خۆش بێ. ئەم ڕۆمانە عاشقانەس یا بەسەر هاتە بەسەر هاتە سەبارەت بە مەسڵەن خاتوونەکانە کە چه واقعان زەڵمێکیان لێچێت و بۆ شێوە. چ خاس ئیمڕۆ ئێمە باس و بابەتمان لە مەجموعی ئاراستە سەبارەت بە کل خاتوونەکانەوە کێش و گرفتەکانیان و دەغدەغەگەل زندگیان و چەندێ خۆش بوو کە ئیمڕۆ کتێوێکتان معرفی کرد کە سەبارەت بە خاتوونەکانە ئەگەر ئەکرگێ ناو کتێوەکەتان دوارە بۆمان بێژنەوە کە بینەرەکانمان ئەوانەی کە حەزەکەن تەهیە بکەن بڕن تەهیە بکەن. گوتم ئازم لە خەمتە هەر لەژێر چاپە هێشتا چاپنەوەگە بەڵێ بەناو فارسیەکەی سەنگی بەڕووی بافێ کە من کردبم بە کوردی بەردێک لەسەر باقەوە. ئینشەڵا کە زووتر چاپ بێت و ئێمە گەل بڕین بیخۆینینەوە. دەستان خۆش بێ. مەمنونم خات و فەتحی ئەزیز جێگەی شانازیە بۆ من بۆ توا و هاوماڵەکانم هاوشاریەکانم خاتوونەکانمان کە خاتوونێ وەک ئێوە و باقی خاتوونگەلێک زانا و توانامان هەست ئینشەڵا کە بمێنن بۆمان وەسایەتان لەسەر ئێمە کەم نەوێت. سپاس دەکەم دەستخۆشی ئەوە کاناڵەکەشتانەکەم هەر بژیم. دەستان خۆش بێ. مەمنونم. هەر دەرێ چۆبازم دیسان سپاسی مامۆستا عەدنانەکەم بەڕاستی مامۆستایەکی دڵسۆز مامۆستایەکی تێکۆشەر بۆ گەل و نیشتمانە. هەروەسە دەستیان خۆش بێ ئینشەڵا کە خوا مەحفوظیان کات. کۆمەڵێک نووسەری بەتوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە زۆربەی شار و ناوچە جیاوازەکان هەن کە بە گروپە جیاوازەکانی تەمەنی منداڵان دەنووسن جگەلەوەی بە زمانی شیرینی کوردی دەنووسن لە بواری ناوەڕۆکەوەش شان دەدەن لە شانی نووسەرانی دیاری جیهان و هەر ئەمە ژوای کردووە کە لێنێکی گەورە لە کەم و کوڕی بواری منداڵان لە زمانی کوردیدا پڕ بکەنەوە و ئەو نووسەرانەش وەکو سەرجەم نووسەرانی دیکەی کورد بێ خەڵات و بەراتن و زۆر جاریش تێچووی کتێبەکانیان دەست ناکەوێتەوە. بەڵام چۆن دەبینێن منداڵانی کورد زۆربەی شەعر و چیرۆکەکانیان لەبەرە ئەوانیش پابەندەکات کە بەردەوام بن لەم ئەرکە پیرۆزە. بەگشتی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان نووسەران لەگەڵ گرفتی مۆڵەتی چاپ و کێشەی چاپ ڕوبەڕوون و زۆرجار ناچار لە باشووری کوردستان کتێبەکانیان چاپ دەکەن کە ئەویش کێشەی برنەوەیان لە سنوورە دەستکردەکان هەیە و ناتوانن کتێبەکانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو بکەنەوە و وەک پێویست ناگاتەوە ناو خەڵک. زۆرجار ئەو نووسەرانە بە ناچار لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بابەتەکانیان بڵاو دەکەنەوە. بەگشتی نووسەرانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرباقی دەیان گرفت و کێشەی حکومی و مادی بەردەوام بوون لە هەوڵ و چالاکی و بە هیمەتی دڵسۆزانەی ئەوان کاروانی ئەدەب و مێژووی هونەری کورد لە کاروانی گەلانی دیکە دوانەکەوتووە.